هەر کاتێ تەنیا بووی هەر کاتێ کەس لەگەڵا نەبوو یا بەدەم ئیشەوە سڵاوات بە اللهم صل على محمد وعلى آله وأصحابه وسلم تسليما بڕوا بکە کلیلی چارەسەرکردنی هەموو کێشەکانەوە بە سڵاوات بە خوای گەورە خێر و بەرەکەتی خۆی ڕژێنێ بەسەرتا ئەجا بەهۆی سڵاواتەکەشەوە ئەتوانی سیری پێغەمبەر صلی الله علیه و سلم خوێنیتەوە وەکوی سەرەتا ئاماژەم پێکرد هەم سڵاواتەکە ئەیەیت هەم سنەتەکانی زینوەکەیتەوە ئەنجا بزانە چۆن ئەبی بە کەسێکی ئاسوودە دڵێکی ئیسراحەت ڕوحێکی خۆش ڕوحێکی فراوان هەر زۆر ئاساناوە ماوەسە زەنە لە ناو ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چیرۆک و بەسەرهاتی زۆر لە سیرا زۆر چ شتێک زۆر سەرنجی تۆی ڕاکێشاوە خۆ زۆر ئەوانە بەڵام کە زیاتر لە بەرچاو بێت و ئێستا بیرە بێت قەناعەت زۆر گرنگە تۆ سەیری سیرەی پێغەمبەر کە صلی الله علیه و سلم قەناعەتی هەبووە ژیانێکی هەبووە حتا بڵێ پڕ ئازار و ناخۆشی بەڵام ژیانی دنیا وایە ژیانی دنیا بۆ موسڵمان لە عەزابایە بەڵام کە قاچی خسە ناو بەهەشتەوە گەورەترین نیعمەتە ئەوە بۆیە قەناعەتت هەبێ واز دە زۆر شتی دنیایی بێنی بە دڵنیایی و سەرفرازیە